رزدار فتحی مدرس میوان میامزدت لسر پروژه گشت پیدانی رابواستن کاک فتحی هم بخیر هاتن سپاس با آماده بونا و خویای آماده کاری بلس تینا کرن بوجی بجی کرنا پروژه هجمارا من ده همان دمی دوا که زانیارین نهامه بهیستن که آماده هیا زیادتر اف پروژه بیتا برفرح کرن ولاتین دنجی بیتا نافده پیشتر هریما کردستان جی تبینی هبون و خواست هبو که لسنور هریما کردستانی و عراق جی برفرحتر برای بنافچین زیادتر دا بچیتن انجام این وان خواست و تبینیان گشتن چه؟ بله ایوارتان باش او بابتا پیوستی با شروعه چی زانستی و سیاسی و آبوری هیا لبر اوی سیاست و آبوری دو سکتری گرنگن یکتر تواو دکن هندک زار آبوری خوی زال دکن هندک زار سیاست او بابتا کامیان زال لام بابتا سیاسیه لبر اوی بونمونا اگر باسی هریمی کردستان بکی جورك لا هالويستك لنا حكومة عراقي كا او بروجيا لوجستيا بهريم كردستان دا نروات بلكو بتسيتا موصلو نينوا هشتا وحولانه هي بله هي لبر او لهمان كاد دا بيوستا شروفو باس كردن لسا بروجيكا بكري آلنگاري زور البرامبر او بروجه هي لاني تركي زور بپليا بو زيبت زي كردنو هەروەها دەست پێکردنی پرۆژەکان قۆناغەکانی بەڵام لە هەمان کاتدا چەندین ئالنگاری هەیە هەڕەشە هەیە لەسەر پرۆژەکە بۆ نمونە عێراق ئەردەن مصر ڕێکەوتنامەیەکیان هەیە کە بازرگانی ئابووری نەوت گاز ئیتر ئەو پرۆژەیە پرۆژەی گەشە پێدان بەڵێ زۆرێک لە دژی ئەو ڕێکەوتنامەیە لەلایەکی تر ڕێگای ئاوریشم هەیە لە سین کە لەگەڵ ئەوروپا یەکتر ببەستێتەوە ئەوەش هەڕەشەیە کە لەبەر ئەوە دەبێت تا جۆرێک لە ئەڵتەرناتیو بۆ ئەو پرۆژەیە لەلایەکی تر ڕێگای ئاویمان هەیە بە سویس بە مصر لەوانەیە نیگەران بێ لەلایەکی تر ئێران پێویستی بەوەیە کە داخلی پرۆژەکە بێ بەڵام ئەو لایەنانەی قەتەر ئیمارات تورکیا پێیان خۆش نییە بە جۆرێک لە جۆرە هەر جۆرێک بێ کە ئێران داخلی ئەو پرۆژەیە بێ لەبەر ئەوە لایەنی تورکی پەلەیتی بەڵام قازانجی گەورە و سوودمەندی گەورە عێراقا خەڵکی عێراقا هەروەها عێراق سوودمەندی گەورە بێتن بە دیتنی ئێوە و بەوەی کە دەبینن و دەخوێننەوە لەو هەوڵانە و لەو بربەستانەی کە هەشە بۆ ئەم پرۆژەیە لە جێبەجێکردنەکەی هەیە جێبەجێ دەکرێتن پرۆژەیەکی بچووک نییە زۆر زەبەلاحە چەندین لایەنی نێو دەوڵەتی تێدا بەشدارە کۆمپانیا گەورەکان تێدا بەشدارن هەتاکو ئێستا خۆیان نیشان نەداوە کە بەشدارن هەروە بانقە نێو دەوڵەتیەکان لەوانەیە هەندێک دەوڵەت ویستی ئەویان هەبێ بەشدار بن بەڵام پرۆژەکە درێژخایەنە بۆ ئێستانیە یەکەم قۆناغی لە 4 ساڵی داهاتوو تەواو دەبێت لە 2028 دوا قۆناغەکان 2050ە کاک فەتحی باسیەوەت کرد تورکیا پەلایتی و دەیەوێت جێبەجێ بکەن وەزیری گواستنەوەکەی گواستنەوە گەیاندنی تورکیا بەحساوی کردیە و سەدی نوتۆ نەخشەدانانەوەی خلاص بووە سەدی دەهەمای زی خلاص بە و دەست بە جێبەجێکردنەوەیتکەن ئەف زیە دبە هەگە سەدی دەهتنێ ما بە نەدوور بە هەندێ بینن ئەگەر نەدوور بەژی تەبی و ئەو ئاستەنگین کوتە بەحسکردی هەی دەست پێکردنە سەر ئەرزی واقع ئەرزی واقع دەتوانرێت دەست پێ بکرێت بەڵام بە نوقسانی دەست پێ دەکرێت لەبەر ئەوەی شەمەندەفەر بۆ گواستنەوەی کەلوپەل و کاڵا بە فارگۆنی زۆر پێویستی بە زۆرێک لە شەمەندەفەرەکە دیزانی جیاوازە لەگە ئەو شەمەندەفەری پاسنجەر مسافر کاڵا گواستنەوەی نەوت جیاوازە لەگەر ئەو تاکو ئێستا دەستی پێ نەکردووە هەرچەندە چەند کۆمپانیای جیهانی ویستی ئەویان هەبووە کە بێن بەشدار ببن لەلایەکی تر بەندەری فاوی گەورە تەواو نەبووە تاکو ئێستا پێویستە ئاماژە بەوە بکەین کە وڵاتی کوێت نیگەرانە لەبەر ئەوەی ئەوان مینای مبارەکی گەورەیان هەیە دەبێتە هەڕەشەیەکی گەورە کە پشتگوێ بخسترێت و هەروەها ئیشی لەسەر ناکرێت
لەبەر ئەوە ئەو گشت ئەو فاکتەرانە وا دەکا کە لەلا کە باسی تورکیا دەکەین تورکیا جۆرێک لە قەیرانی ئابووریان هەیە پێیان باشە کە وەکو بڵێ دەست پێ بکەن کە ببێتە بژانەوە لەبەر ئەوەی بە هەزاران هەڵی کار دەڕسێت باشە بە سەدان کۆمپانیای کەرتی تایبەت دەتوانانی بەشدار بێ لەبەر ئەو پرۆژەیە تەنیا گواستنەوە نییە لەبەرەوە هەروەکو ئاماژە پێکرا نەوتە گازە کارەبایە سەرڕای ئەوەی کە بە سەدان ناوچەی پیشەسازی لەو بەر و لەو بەر دروست دەکرێت لە ئۆتێل و لە شوێنی نیستە جێبوون و هەروەها چێشتخانە و شوێنی حەوانەوە و ئیتر پرۆژەیەکی زەبەلاحە درێژخایەنە بۆ داهاتری کاکفاحی با بێمە زیاتر بێمە سەر هەرێمی کوردستان نەگەیشتمە ئەو وەڵامە تێبینی هەبوو خواست هەبوو گۆڕینی ڕێرە و هەبوو بۆ ئەوەی وتە تێشتە هەوڵ هەیە کە ناوچەکانی هەرێمی کوردستان زۆربەی نەگرێتیان بە سنووردا تێپەڕێتن ئێستا گەیشتە چی هەیە سەبارەت بەمەی کە داخوازیەکەی چەند مانگ پێش بوو بەڵێ بەڕاستی خوێنەوەی خۆمە وەکو ئەزمونێکی 20 ساڵم لە حکوومەتی هەرێمی کوردستان تێگەیشتنم هەیە لەوەی کە ئەو پرۆژەیە پێویستە لە داهاتوودا ببێتە بڕگەی ژمارە یەک لە هەر دانوستانەک لەگە حکوومەتی عێراقی ئاستی بەرز باشە ئێستا کە سەدا دەی نەخشەکەی ماوە تەواو ببێتن کە ئەو سەدا دەیان ماوە کە نەخشەکە تەواو بوو ئێدی زەحمەت دەبێ ڕێڕاوەکان بگۆدرێن لەم سەدا دەیەشکە ماوە ڕاوێژە نێزیکبوونە بەشداریە لەگەڵ هەرێمی کوردستان هیچی واکراوەتەوە وەکو وەزارەت ئێمە هیچ ئاگاداری ئەو بابەتە نینە ئەو بابەتە تەنیا حکوومەتی عێراقی بۆ خۆی پێشەکەی لەسەر دەکات لەگە وڵاتەکانی تر هەروەکو هەندێک بابەتی تر من بەش بە حالی خۆم وەکو ڕاوێژکە لە وەزارەت چەندی نیگەرانی خۆم لەگەڵ قونسولگەریەکانی مسر و ئوردن لێرە باس کردێکە ڕێکەوتنامە بە پێی دەستور حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر ڕێکەوتنامەیەک پێویستە بەشدار بێ پێویستە وەڵامیان چییە ئەوان هەوڵات دەدەن زەختە دەکەن حکوومەتی عێراقی پێویستە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێوە باس بکەن ئێمە تەڕەفێکی دەرەوەینە ناتوانین تەداخل بکەین لەبەر ئەوە دووبارەی دەکەمەوە ئەو پرۆژەیە پێویستە ببێتە بڕگەیەکی ئەولەویەت بۆ هەر شاندێک کە دەستە بەغدا بۆ باسکردن گوتوگوەکانی نێوان هەردوو لایەن بەڵێ بۆ نمونە مادەی 140 شتێکان بودجە و ئیتر ئەو بڕگەیە پێویستە دانوستانی لەسەر بکرێت هەتاکو هەرێمی کوردستان پەراوێز نەخرێ گەلێک سپاس ڕێزدار فەتحی مدەرس ڕاوێژکار لە وەزارەتە بازرگانی پیشەسازی هەرێما کوردستانی ماندوو نەبن